دۆخەکەیان ئاڵۆزتر کردووە و لە چەقینێکی نێو هەرێمی کوردستانە پیان خستۆتە چەقینێکی کە لە بەغدا ئەوان تا ئێستا هەرێم باری سیاسی هەرێم هەم لە نێو خۆ چەقیوە و هەم لە بەغداش ینی بەشێکن لەو چەقینەوەی کە هەموو ێزە عێراقەکانی بەغدای تێدایە و کەەوە تقریبەن و چەند مانگە هەڵبژاردن کراوە حوت-هەشت مانگە هەڵبژاردن کراوە و نەیانتوانێت تاکو ئێستا گیرەکوێرەکە یەکلا بکەنەوە کە لەسەر پێکێنانی حکوومەتێک و سەرۆکاتی عێراق ڕێک بکەون کورد بەشێکە لەو دۆخی کە ئەو بنبەستەی کە بەغداش پێگەشت و بەشێکە لەوە ینی بێئومیدیەکی زۆر ڕووی لە خەڵکی کوردستان کردووە و لە هاوڵاتیانی کوردستان کرد ئەو هیچ ئاسۆیەکی ڕوون نییە بۆەوەی کە بتانی دڵخۆشیەک کیان پێ بدەی و یان خۆیان هەز بکەن کە جۆرێک لە هەوڵێک هەیە بۆ ئەوەی دۆخەکە باشتر و چاک